جێژنی پسەخ. خوا موسا و هارونی ناردە لای فێرعۆن تا پێی بڵێن ئیسرائیلەکان ڕزگار بکات. ئەوان هوشداریاندا بە فێرعۆن کە ئەگەر قەومی ئیسرائیل وێڵ نەکات، خوددا تەواوی نەوبەرە کوڕەکانی و تەنانەت ئاژەڵەکانی میسر لەناو ئەبا. بەڵام فێرعۆن بڕوای بە قسەی ئەوان نەکرد و دیسانیش ملی بە فەرمانی خوا نەدا. خوا بۆ ئەو کەسانەی کە ئیمانیان پێی بوو ڕێگایەکی تەرخان کرد تا نەوبەری کوڕەکانیان لەو کارە ساتە دەرباز بن. هەر بنەماڵەیەک ئەبوایە بەرخێکی بێعەیبی هەڵبژارد و ئەوی قوربانی بکردایە. خوا بە قەومی ئیسرائیلی فەرموو کە خوێنی بەرخەکە بساونە دەوروبەری ماڵەکانیان. ئەوان هەروەها ئەبوایە گۆشتی ئەو بەرخەیانە ئەبرژاند و زوو بە زوو بە نانی بێهەویرترش ئەیان خوارد. خوا هەروەها بەوانی فەرماندا کە ئامادە بن کە دوای خواردنی خێرا میسر چۆڵکەن. ئیسرائیلەکان تەواوی دەستوورەکانی خوایان بە وردی بەجێهێنا. خوا لە نیوە شەودا هات و تەواوی نەوبەرە کوڕەکانی میسری لەناو برد. خوا لە تەواوی ماڵەکانی قەومی ئیسرائیل کە خوێنیان لەسەر دەرگای ماڵەکانیان بوو ڕەت ئەبوو. تەواوی ئەو کەسانەی کە لەو ماڵانە بوون سەبارەت بە خوێنی بەرخەکە لە ئامان بوون. بەڵام خوداوەند لە پاڵماڵی میسریەکان کە بەخوا باوەڕیان نەبوو گوێیان لە فەرمانی خوا نەدەگرت نەگوزەرا و هەموو کوڕە گەورەکانیانی کوشت. گەورە کوڕەکانی هەموو میسریەکان مردن، لە کوڕی گەورەی فێرعۆن هەتا کوڕە گەورەی غوڵامی کە لە بەندیخانە بوو. زۆر یەک لە دانیشتوانی میسر لەبەر خەم و خەفەتی خۆیان گریان و شیوەنیان دەکرد. فێرعۆن لە هەمان شەودا موسا و هارونی بان کرد و پێی وتن: قەومی ئیسرائیل هەڵگرە و بێ ماتڵی لە میسر بڕنە دەر. میسرەکانیش لەسەر ئەوەی کە زووترین کات میسر چۆڵکان سوور بوون.